Evde radyoya denge gele. ئەم کاتتان باش بیسەرانی هێژال لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتیاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. بە مەبەستی دیدار لەگەڵ ڕێبەر ئاپۆ و زیندانیانی دیکەی ئیمراڵی بنەماڵەکان داواکاری نوێیان پێشکەش کرد بۆ دیدار لەگەڵ ڕێبەر ئاپۆ و زیندانیانی دیکەی زیندانی ئیمراڵی عومەر خێری کۆنار حامڵی یەڵدرم و وەیسی ئاکتاش بنەماڵەکان داواکاری نوێیان پێشکەش کرد. محەممەد ئۆجەلان برای ڕێبەر ئاپۆ و مەزلومدینچی پارێزەری بۆ ئەوەی بتوان لە ئیمراڵی دیدار ئەنجام بدەن داواکاریان پێشکەش بە سەرۆکایەتی داواکاری گشتی بۆرسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی کرد. هەروەها ئەمینە کۆنار خوشکی عومەر خێری کۆنار و پۆڵات یەڵدرم برای حامڵی یەڵدرم و مەلی حەچەتین خوشکی وەیسی ئاکتاش بە هەمان مەبەست داواکاری نوێیان پێشکەش کرد. دەوڵەتی داگیرکەری تورک با فڕۆکەی جەنگی بوردمانی کورتەک و گوندی بۆڵێ لە بناری قەندیلی کرد و تا ئێستاش فڕۆکە بە ئاسمانی ناوچەکەدا دەسوورێتەوە و زیانەکانی بوردمانەکە نەزاندراوە. کەمێک پێش ئێستا دەوڵەتی داگیرکەری تورک با فڕۆکەی جەنگی بوردمانی بناری قەندیلی کرد. بە پێی سەرچاوەکانی ڕۆژنیوز دەوڵەتی داگیرکەری تورک بوردمانی ڕێگای کورتەک و گوندی بۆڵێی کردووە و تا ئێستاش فڕۆکە بە ئاسمانی ناوچەکەدا دەسوورێتەوە. جێ ئاماژەیە دەوڵەتی داگیرکەری تورک ڕۆژانە بوردمانی ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان دەکات و هاوڵاتیانی مەدەنی بە ئامانج دەگرێت و زیان بە ڕەز و باخی هاوڵاتیان دەگەێنێت. تەنها لەم ساڵدا بەهۆی بوردمان و هێرشی ڕاستەوخۆوە تا ئێستا 23 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 7 دیکەش بریندار بوون. جەنگاوەرانی ژنانی ئاگر و ڕۆژێ لەبارەی ئەنجامدانی دوو چالاکیان لە دژی ناوەندەکانی داگیرکەران لە باکووری کوردستان ڕایانکەیاند لە شاریوان لە دژی ناوەندێکی پۆلیسی تایبەت بە تەقەمەنی دەستکرد و بە تاکتیکی نوێ و سەرکەوتوانە دووجار چالاکی ئەنجام دراوە و هەروەها جەنگاوەران ڕایانگەیاندووە شەوی 19 تشرین یەکەم لە گەڕەکی ئەسەنتەپەی گەڤەری جۆلەمێرگ یەکینەکان لە دوولاوە بە تەقەمەنی دەستکرد لە دژی بنکەی پۆلیسی داگیرکرد چالاکیان ئەنجامداوە و بە هۆشیەوە مۆبایل لەدەی ناو بنکەکە زیانی بەرکەوتووە. هەروەها ئەوەشیان خستووەتە ڕوو لە منارەی مزگەوتی گەڕێکی جمهوریەتەوە وتەکانی ڕێبەر ئۆجەلان بۆ گەنجان و ژنان بڵاو کراوەتەوە و دەشڵێن لە دوو خاڵی جیاوازی ناوەندی بازاڕەوە ئامێری دەنگی دانران و نزیکەی دوو کاژمێر وتەکانی ڕێبەر ئۆجەلانیان بۆ گەنجان و گەلی ناوچەکە بڵاو کردوێتەوە. کۆبانی بە بەرخۆدانی خۆی لە دژی داعش لە هەموو جیهاندا ناسرایەوە و لە ئێستادا و لە کۆبانی بە بەشداری زۆربەی بەڕێوەبەرایەتیە هەرێمی و نوێنەری دامەزراوەکان بە وەرکشۆپێک پێشوازی لایەکی تەشرینی دووەم ڕۆژی جیهانی کۆبانی دەکرێت. لە ناوەندی کولتور و هونەری باقی خەدۆ بە پێشەنگایەتی پەیەدا وەرکشاپەکە بەڕێوە دەچێت و هێزە سەربازیەکان و بەڕێوەبەرە هەرێمیەکان و نوێنەرانی زۆربەی ڕێکراوەکان بەشداریان لە وەرکشاپەکەدا کردووە. ساڵح موسلێم ئەندامی دەستەی بەڕێوەبەری پەیەدا لە وەرکشاپەکەدا وتی لە بانگەوازی سەفەربەری بۆ کۆبانێ بە هەزاران گەنج ڕویان لە کۆبانی کردو بەرخۆدانی مێژووییان تۆمار کرد. ئێمە دەبێت ببینە شایانی ئەو بەرخۆدانە مەزنە و خاوەنداری لەو داستانە ئەفسانەیە بکەین و مێژوەکەی بنووسینەوە. هەروەها ئەندامی ئەنجومەنی سەربازی کۆبانی مەحموود دەمۆ ڕایگەیان یەکی تەشرینی دووەم ئەو ڕۆژەیە کە گەل دژی تێرۆر ڕاپەڕی و یەکێتی خۆیان بەهێز کرد. بەڕێوەبەری هێزی شۆڕژگەڕی سووریا خەیسنەی میش ڕایگەیان بەرخۆدانی کۆبانی لە مێژوودا نووسرایەوە و جەختیشی کردەوە داعش بە هەموو هێزیەوە ناوچەیەکی زۆری لە عێراق و سووریا داگیر کرد بەڵام لە کۆبانی ڕوبەڕووی بەرخۆدانێکی مێژووی بووە و تێکشکا. هەروەها نووسەری فەڕەنسی پاتریش فرینیشکۆ وتی من لە کاتی شەڕی کۆبانیدا لەوێ بووم و ئەو بەرخۆدانم بە چاوی خۆم بینیوە. هانی جەمیل توێژەر و مونیر ئەدیبۆ لە قسەکانیاندا
ئاماژەیان بەوە کرد کە چەتەکانی داعش لە ئەنجامی بەرخۆدانی مەزنی شەرواناندا تێکشکان و ئەمەش بووە هۆی سەرەتای ژیانێکی نوێ ئەویش بە سایەی بەرخۆدانی بێوێنەی شەروانانەوە. هەروەها سارا خەلیل هاوسەرۆکی ئەنجومەنی شەهیدانی کانتۆنی فرات پرۆسەی تێکشکانی چەتەکان ڕاپەڕینی 19 تەمووز و شەڕی کۆبانی هەڵسەنگاند و وتی کورد لا دژی هەموو جۆرە دەسەڵاتداریەک سەرهەڵدانیان کردو و ڕێگای ئازادی و یەکسانیان هەڵبژاردووە. لا کۆتایی مەراسمەکەدا ئەنوەر موسلم هاوسەرۆکی کانتۆنی فرات باسی یەکێتی و پشتیوانی گەلی باکووری کوردستان و جیهانی لە بەرخۆدانی کۆبانی کردو. لە دوای وتارەکان لە وەرکشاپەکەدا خەڵات دابش کرا و پاشان بەشداربووانی وەرکشاپەکە سەردانی گۆڕستانی شەهید دیجلەیان کرد. هەروەها تەفگەری ئازادی ژنانی زەدی تاژێ بابۆنەی یەکی تەشرینی دووەم ڕۆژی جیهانی کۆبانی بەیاننامێکیان بڵاو کردەوە. تاژێ ڕایگەاندووە کۆبانی بووە هێمای نیشتمانی و هەموو لایەن و پێکاتەکانی کردا یەک. لەم ڕۆژدا دەوڵەتی تورک هێرشی بەرفراوان دەکاتە سەر ناوچەکە و ئامانجی ئەوەیە کە ئامانجا تەواو نەکراوەکانی داعش پێکوێنێت و ئیدارەی خۆبەڕێوەبەری لە ناو ببات. دڵنیایی دەدەین تاکو و کۆتایی لەگەڵ گەلانی ناوچەکە دەبین و پارادیگمای نەتەوەی دیموکراتیک و شۆڕشی ژنجیان ئازادی دەکەین بە ژیانی. سوپای دەوڵەتی داگیرکەری تورک و چەتەکانی لا 23 تەشرین یەکەمەوە هێرش و داگیرکاریەکانیان لەسەر هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەست پێ کردووە با کاولکردنی ژێرخان و کەرتا خزمەتگوزاریەکان و بە ئامانجگرتنی ناوەندە مەدەنیەکان. ئامانجی لە ناوبردننی سەروەری و سەقامگیری هەرێمەکەیە کە بۆتە جوگرافیایەکی پێکەوە ژیان و سەقامگیری بۆ گەلانی هەرێمەکە. لەو بارەیەوە دانیشتوانی هەرێمەکە دەڵێن وێڕای هەموو هێرشەکان گەل بەردەوام دەبێت لە بەرخۆدان و خۆڕاگری. گەلی ڕۆژهەڵا بە هەموو پێکهاتیە خۆیان کوردی خۆیان عەرەبی خۆیان خرستانی خۆدا دەبێ ئێریشێدە یعنی بەرسبێکی باش و هەلوەستێکی باشدا ئەv گەلایە هەڵوگرتیە چی دەبێ بەلا ببێ دەبژێ پرۆژە خۆ بەرنادە نەتەوە دیموکراتیک براتیا گەلان دەبژێ بەرنادە ئێریشن دەوڵەتە ترک ترس و خۆفێ ناخە هەندێ دلێبان ئینسانادە یعنی بێتر گەل شخوال کۆلا نابوو یعنی گەل دەبژێ سازی نابندی خۆبار نەدان گەل دەبژێ ماڵی خۆبار نەدانێ یعنی تواتە نەدان وان ئێریشە گەل ئێمە هەلوەستاوی خویایە بربەشاوە سەر دووزە خۆبە ناگەرە یعنی نەخشەیە خۆیە بخوینە شەهیدی خۆخوینە زارۆکی خۆ لەبستانیە و تیجاری کەسێک نکارە بێ ئیرادا بیگەلی بشکینە و کەسێک نکارە بێ هەستوی بتەوینە ینی تەنێ تەکوشین پێشامەیە ئەم بێتە کوشینیش باوەرن یعنی سەرکەوتن یامەیە ینی دەولەتێک فاشیە تر حسابێ قونامە یا دەولەتە خۆ ئاوا دکە الفيدا قصف دكال فرنيمة لجي بترولي ما قالك شهداء مدانين شبوب ودولة أخوة أضابك أبي قالك يزلما اللي صاروك دخا صاروك قالك يترسيانا جبر ترسى خو خارنا نما درنا مدرسة خو قد كرنا خندنا خو قد كرنا فان ختيارة دخا هنشي ختيار ضغط بوانا رايه أو جي دكبن الجنان أو جي كلاوان إنه مثلا الجنابخن بجنابخن. با پێشنگایەتی ئەنجومەنی ژنانی شەهید ئەڤینگۆیی لە پاریس شەهیدانی مانگی تەشرین یەکەم یادیان لێکرایەوە بنەماڵەی شەروانانی ئازادی کە لە مانگی تەشرین یەکەمدا شەهید بوون و وڵات پارێزانی کورد بەشداری یادەکەیان کرد. بنەماڵەی شەهید ڕێوان چنار، ڕووکان بینگۆڵ، سولەیمان سەیهان و سارا سافۆشکا بۆزان لە مەراسمەکەدا قسەیان کرد و باسی شەهیدانیان کرد بە تایبەتی تیشکیان قستە سەر چالاکی ئافدایەکەی ئاسی عەلی و ڕۆژگەر هێلین کە لە ئەنکەرە ئەنجامیاندا و ڕایانگەیان کە دەبێت لە ڕاستی شەهیدان باشتر نزیک بینەوە. مەراسم یادکردنەوەکە بە نەمایشکردنی چەندی منێک لە تێکۆشانی شەهیدانی تەشرین یەکەم بەردەوام بوو. دواتر مەراسمەکە باوتنەوەی دروشمەکان کۆتایی پێهات. بەرلینی پایتەختی ئەڵمانیا لەلایەن کۆمیتەی کۆمەڵگای ژنانی ئازادی کوردستان کەژار لە کەسایەتی
وریشا مرادی ئەندامی کەژار بە مەبەستیەوەی سەرنج بخرێتە سەر بارودۆخی زیندانیانی سیاسی و دەنگیان بگەن ڕای گشتی جیهان و کۆتایی باسزای لە سێدارەدانی زیندانیانی سیاسی لە ئێران بهێنن بانگرتنێکی دوو ڕۆژە دەستی پێکردووە. کۆمیتەی کەژاری بەرلین لا ڕێگەی ئەم مانگرتنەوە پەیامی گرنگی تێکۆشانی هاوبەشی لە پێناو مافەکانی ژنان زیندانیانی سیاسی و پارێزەرانی مافی مرۆڤی ڕاگەیاند. هەروەها لە لایەکی ترەوە بزوتنەوەی ژنانی کوردی بێلژیکا یێژەکە بێ لە ڕاگەیاندراوێکدا خاوەنداری خۆی لە هەڵمەتی تیشکی خۆر کە لە ئوروپا دەستی پێکردووە ڕاگەیاند و هەروەها بۆ ڕێپێوانی مەزنی 16 مانگ کە لە شاری کۆلن بۆ ئازادی ڕێبەرۆجەلان بەڕێوە دەچێت بانگەوازی بەشداربوونی بەهێزی کرد. یێژەکە بێلژیکا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند لە قۆناغی دووهەمی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێزۆجەلان چارەسەری سیاسی بۆ کێشەی کورد بزوتنەوەی ژنانی کوردی ئوروپا هەڵمەتێکی بە ناوی تیشکی خۆر دەست پێ کردووە و ئێمە وەک یێژەکە بێلژیکا خاوەنداری خۆمان بۆ هەڵمەتەکە ڕادەگەین و بانگەوازی لە هەموو گەلەکەمان دەکەین بە بەشداربوونیان هەڵمەتەکە بەهێزتر بکەن. کازم تەوکی ئەندامی لەژنەی نەوت و غاز لە پەرلەمانی عێراق ئاشکرای کردووە پرۆسەی بە قاچاقبردنی نەوت لە هەرێمی کوردستانەوە بەردەوامە و ڕۆژانە نزیکەی 300,000 بەرمیل نەوت بە قاچاق ڕەوانەی دەرەوە دەکرێت. تەوکی لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاندووە بەڕێوەبەری کۆمپانیای بە بازاڕکردنی نەوتی عێراق سۆمۆ ئاماژەی بەوە کردووە ڕۆژانە نزیکەی 300,000 بەرمیل نەوتی هەرێم لە ڕێگەی سلێمانیەوە بە قاچاق دەگوازرێتەوە بۆ وڵاتانی دراوسێ. هەروەکو توێتی بە قاچاقبردنی نەوت لە هەرێمی کوردستان شتێکی نوێ نییە بەڵام پێویستە کۆتایی پێبهێنرێت و ئاماژەی بەوەش کردووە بە گوێرەی خەمڵاندنی سۆمۆ بابڕی قاچاقبردنی نەوت لە هەرێمی کوردستان ڕۆژانە دەکاتە 300,000 بەرمیل نەوت. میدیای عێراقیەکان بڵاویان کردەوە کەمێک پێش ئێستا محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق گەیشتۆتە ئەنقەرەی پایتەختی تورکیا و بڕیارە لەگەڵ ئەردۆغان سەرۆکی دەوڵەتی تورک کۆ ببێتەوە. تا ئێستا ئامانجی سەردانەکەی سوودانی بۆ تورکیا ئاشکرا نەکراوە و جێ ئاماژەیە دوێنێ شاندێکی عێراق بە سەرۆکایەتی قاسم عەرەجی ڕاوێژکاری ئەنجومەنی یاساییی عێراق گەیشتە تورکیا و لەگەڵ هاکان فیدان کۆبووەتەوە. بەڕێزان گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لا خێر و خۆشیدا.